ئەنجامی هەڵبژارتنە سەرۆکۆمارێ نوێ ئێرانێ گوتوبێژ بکن لەگەڵ ڕێزدار سلێمان تاشان شارازەیە ئابووریە ئێرانێ ji هەولێرê لەگەڵ me کاک سلێمان دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە دەستپێکێ هەون چاوا li van ئەنجامان dinêrin û karîgeriya wan li ser bihayê timen beramber bi dolarê Emerîkî. سڵاو لە جەنابەت لە بینەرانی خۆشەویستی کوردستان 24 دیارە هەربەر لە هەڵبژاردن و لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردن بەڕاستی چاودێرانی ئابووری بەگشتی ئەو پێشبینیان هەبوو کە لە ئەگەری دەرچوونی مەسعود پزیشکیان بۆ سەرۆکۆماری ئێران کاریگەریەکان لەسەر ئابووری ئێران کاریگەرێکی ئەرێنی دەبن دەتوانێت بەهای تمەن بەرز بکاتەوە بە پێچەوانە ئەگەر ئەو پێشبینەشە بوو ئەگەر سەعیدی جەلیلی دەرچوو بە ئەمە تەنانەت زۆر لە کەناڵەکان لە زۆر شوێن بانگەشەوە کرابوو کە زۆر خەڵک خۆی ئامادە کرد بوو تەنان لەو کاتەدا بۆ نمونە تمەنەکەی کە هەتی بفرۆشێتەوە ڕوو لە کڕین دلار بکە بەڵام نەتیجەکە ئەگە سعید جەلیلان دەرچوو با پێشبینی هەبوو تەنانەت بۆ سەروی 65,000 تمەن گۆڕانکاری بەسەردابێ بەڵام بینیمانەوە مەسعود پزیشکیان دەرچوو کاریگەریەکانیش لەسەر بازارەکاری ئێران لە بەیانیەوە بە دەرکەوتون جگەلەوەی کە نرخی تمەن بەهای دلار لە 62,000 دابەزیەوە بۆ تقریبا خواروی 60,000 59,000 شتێک تەنانەت لە ئاستی بۆرسەش ئاماژەکانی بە شێوەیەکی سەوز گۆڕانکاریان بەسەردا هاتووە یەکەی بەهای بۆرسە بەگشتی لە بەتایبەت بۆرسەی تاران بەرز بۆتەوە ئەمە یەکێک لەو سیگناڵە ئاماژە ئەرێنیانەیە کە لە دوای دەرچوونی مەسعود پزیشکیان لە ئابووری ئێران خۆی نیشانداوە بەڵام پێم خۆشە پێت بڵم کاکاوەل خۆی ئەو کاریگەریانە ڕاستەکە دەوێت کاریگەریەکی سایکۆلۆژیانەیە لەسەر خودی ئابووری و بازار ئەمە لە قۆناغەکانی پێشتوشدا ئەم شتەمان بینیوە ئەگەر بیرت بێ کاتێککە لە ماوەی ڕابردوو کۆمەڵە قەیران و کۆمەڵە گۆڕانکاری لە ئێران هاتنەکایەوە بۆ نمونە کاتێککە ئەگەری ئەوە هەبوو شەڕێک لە نێوان ئێران و ئیسرائیل دروست بێت بەهای دلار بۆ سەروی 70,000 گۆڕانکاری بە ساعتی من زۆر بە خێراییشکە بەڵام دواتر دیستا ئەو لایەنێ دەرکەواتە ڕووینەدا گۆڕانکاری پێشبینیانەی پێشی ئەنجامی هەڵبژاردنیش دەکران ماوەکانی ڕابردووش دەکران بۆ نرخی تمەن بەرامبەر بۆ دولار بەردەوامن ناکەونە ژێر کاریگەری ئەم ئەنجامانە و هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ خۆی کاریگەریەکان بەردەوامن یعنی کاریگەریەکان چۆنە پەیوەندی ئێستاکە کاریگەرەکە کاریگەرێکی سایکۆلۆژیە دەرەنجامەکە کە دەڵێن مەسعود پزیشکیان دەرچوونی مەسعود پزیشکیان بەو واتایە دێت کە حکوومەتی داهاتووی ئێران حکوومەتێکی نەرمونیانتر دەبێت لە چا حکوومەتەکەی پێش ئەگەزەلی دەپشبەستن بەچی بەتایبەت بواری کاریگەریەکەی لەسەر ئابووری ئەو وڵاتە بڵێ کاریگەرێکە چییە؟ کاریگەرێکە لەسەرەوەیە کە کاتێک سەرۆکۆمارێک دەبێت کە سەرۆکۆمارێکی نەرمونیانتر لەگەڵ ڕۆژاوە تەعامل دەکا ئەمە پەیوەندی لەگەڵ سیاسەتی دەرەوەی ئێرانی ڕەنگە سیاسەتی دەرەوەی ئێران لە سەردەمی مەسعود پزیشکیاندا سیاسەتێکی ئارامتر بیت لە پەیوەندی لە مەسەر ڕێکەوتنی ئەتۆمی لە پەیوەندی لەگەڵ ئەو ململانی لەسەر مەسەلەی گواستنەوەی دارایی لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ وڵاتانی ڕۆژاو و لە مەسەلەی فرۆشتنی نەوت و ساکردنەی نەوت و سەرجەم چالاکیە بازرگانیەکان وە بەرهێنا کۆمەڵە شتی تر هەیە ئەمانە پەیوەندی بە سیاسەتی حکوومەتی داهاتوو ئێرانەوەیە کە وا چاوەڕوان دەکەن یان ئیرانی کەم چاودێرانی ئابووری سیاسی وا چاوەڕوان دەکەن کە لە سەدەی مەسعود پزیشکیاندا بە پێچەوانێ سەردەمی ئیبراهیم ڕەیسی و لە ئەگەری دەرچوونی جەلیلیشدا چاوەڕوانی وایان هەیە کە دۆخی ئێران تا ڕادێک نەرمونیانتر بێتە ئەو توندیە جارانی نەمێنێ بەرامبەر بە سیاسەتی دەرەوە ڕەنگە چاوەڕوانیەوە لە مەسعود پزیشکیان هەبێت تۆزێ دەرگاکان بەرووی ڕۆژاوادا بکاتەوە مەسەلەی دانوستان دووبارە دەست پێ بکاتەوە ڕەنگە ڕۆژاواش نیەتە چۆن بڵێم ئەو ئەگەر باز لە قۆناغی ئیبراهیم ڕەیسی بکەن تقریباً پەیوەندەکان ئێران لەگەڵ ڕۆژاوە بەگشتی لە زۆر بوادە بە بمبەست گەشت بوو ئێران لە ڕووی ئابووریەوە گۆڕانکاریەکی زۆر خراپی بەسەر دەهات بوو بەهای تمەن زۆر دابەزی بوو ڕێژەی هەژاری بەرز ببووە بەهای هەڵاوسان دیسان نرخی هەڵاوسان زۆر بەرز ببوو هەموو ئێوانە دۆخێکی ئەوەندە قەیراناوی لە ئێران هێنابوو کایەوە کە ڕەنگە پێویستی بەوە بوو کە لە ڕێگای هێنانە پێشەوەی کەسێکی میانڕەو کە لە کەسە لە ڕێفۆرم خوازەکان و لە میانڕەوەکانی ئێران نزیکە ئەو چاوەڕوانی لێ هەبوو کە هەناسەیەک بە ئابووری ئێران بداتەوە
نکاتەوە بەڵکو لەو قۆناغێتە ئێران بتوانێت شتێک بکات و هەناسەیەک بە ئابووری ئێراندا بدات ئەگەر کاک سلێمان ئەوە تا چەند ئەگەرێکی لەمەدا سەرکەوت چەند ئەگەرێکی بەهێزە ببێتە واقع ئەو نەرمونیانە ئەو میانڕاویەی نەتیجەیەک بەدواوە بێتن کە کاریگەریەکەی دیار بێتن بەسەر ئابووری ئەو وڵاتەوە کە پێشبینی دەکرێت کە بەڕێستانیش ئاماژەتان پێکرد لە کاتێکدا کە دەزانین بڕیاردەری ئەو وڵاتە بۆ مەرجع دەگەڕێتەوە مەرجعی خۆی هەیە تەنها سەرۆک نییە بڕیاردەری بەتایبەت لەسەر پرسێک کە کرانەوەی ئەو وڵاتە بێ بە لەگەڵ ڕوش ئاوا بە باوەڕی من گۆڕانکاریەکان ئەمە چاوەڕوانی ئەومان هەوی بەڕاستی لە قۆناغی مەسعود پزیشکیاندا بتوانێت کێشە ئابوووریەکانی ئێران چارەسەرکە بە بڕوای من ناتوانێت مەسعود پزیشکیان بە هیچ شێوەیەک ناتوانێت قەیرانی ئابووری ئێران چارەسەر بکات ئەگەر نمونەیەک بینینەوە لە سەردەمی محەممەد خاتەمیدا کە ڕێبەری ڕێفۆرمخوازەکان بوو تەنها هێندە گۆڕانکاری لە سیاسەتی ناخۆدا پێکەنا لە ڕووی ئابوووریوە تەنانەت محەممەد خاتەمی کاتی خۆی لە 2 دەورە لەسەر دەسەڵات بوو نەیتوانی ئەو بەرنامە و پلانە و ئامانجێنی هەبی کە بەدی بێنێت لە قۆناغی پێشووتریشدا تەنانبەر لە ئیبراهیم ڕێسی بیرمان نەچێ حەسەن ڕوحانی لە میانڕەوەکان دەسەڵاتی بەدەستەوەگرت بەو بەڵێنەی کە بتوانێت دیسان لەگەڵ ڕۆژاوا گفتوگۆ بکات دانوستان بکات و ئابووری ئێران بەرەو پێشبەری بەڵام لە سەردەمی حەسەن ڕوحانیشدا نەک ئابووری ئێران بەرەو پێش نەچوو ئابووری ئێران زۆر زیاتر لە جاران پاشەکشەی کە تەنانەت ئەو ڕێکەوتنانەی کە کرا زۆربەی ڕێکەوتنەکان کێشەیان بۆ دروست بوو و ئێران تووشی تەحریمی زیاتر بوو ڕەنگە بڵێن بۆچی وای هات پەیوەندی بە خودی ئەوە هەیە کە سەرۆکۆمار دەسەڵاتی سەرۆکۆماری لە ئێران دەسەڵاتێک نییە کە بتوانێت بەڕاستی هەموو جنگەکانی بەڕێوەبردننی حکوومەتی بەدەستەوە بێت سەرۆکۆمار تەنها کارمەندێکە کە سیاسەتەکانی ویلایەتی فەقیه کە عەلی خامنەی سەرۆکایەتی دەکات جێبەجێ دەکات مەسعود پزیشکیان تەنانەت لە بانگەشەی هەڵبژاردنیشدا خۆی سەراحەتەن بە ڕاشکاوی وتی من سیاسەتەکانی ڕێبەر جێبەجێ دەکەم کەوایە قۆناغی داهات و شەر درێژەدانی سیاسەتەکانی ڕێبەر عەلی خامنەیە کە هەمان درێژە پێدەری 4 دەی ڕابردووە کە ئەو کاریگەریانەی کە ئەو پاشەکشانی لەسەر ئابووری ئێران هاتو خارە ئەو قەیران و تەنگژانەی هاتووتەکەم پێم وایە ئەم تەنگژانێت درێژیان پێدەدێت تەنها لە حاڵەتێکدا دەتوانێت تۆزێ پێش بە خێرایی چۆن بڵێم گەورەتربوونی قەیرانەکان ڕەنگە تۆزێ بگرێت تەنها ئەوەندە ماوەیەکی کاتیە کە بەڕاستی نەریت خوازەکان و تند ئاژۆکانی ئێران پێویستیان بۆ بوو کەسەکی نێرمونیان بێنە پێشەوە تا ڕادەیەک بۆ ماوەیەکی کاتیش بێ هەناسێک بە ئابووری بێدان بدەکەم پێم وایە بەڕاستی تێیدا سەرکەوتوو نابێت و کێشەی ئابووری ئێران کێشەی قەیرانێکی ئێران پەیوەندی بە خودی سیستم و بناغەی سیستمی کۆماری ئیسلامیەوە کە لەو چوارچێوەدا چارەسەرکردنی بەڕای زۆربەی چاودێرانی ئابووری سیاسی ئاستەمە سەبارەت بە هەرێمی کوردستان کاک سلێمان و ئایندەی پەیوەندی بازرگانی و ئابووری بە تایبەت و لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی نوێ کەسێکی ڕیفرۆمخواز و نەرمونیان وەک بەهەست کرد چۆن دەبینن چۆن دەخوێننەوە داهاتووی ئەو جورە پەیوەندیانە داهاتووی پەیوەندیە دەرەکیەکانی ئێران ڕاستی بەسراوەتەوە دیسان بە وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە وەزارەتی دەرەوە ئەم پێم وایە دیسان نمونێ زۆر باشمان لە مێژووی دەسەڵاتەکانی ئێراندا هەیە لە ماوەی بانگەشەکانی مەسعود پزیشکیاندا یەکێک لەو کەسانەی کە بانگەشەی دەکرد لەوەی کە چۆن بڵێم سیاسەتی دەرەوەی ئێران بە شێوەیەک لە شێوەکان چاک دەکاتەوە پەیوەندەکان ئاسایی دەکاتەوە کەسێک بوو بە ناوی محەممەد جەواد زەریف کە لە قۆناغی دەسەڵاتی حەسەن ڕوحانیدا خۆی وەزیری دەرەوە بوو پەیوەندەکە مەسەلەی باسکردنەوەی پەیوەندەکان لە دەرەوە هەرێمی کوردستان بە نمونە بەوە ڕەفتی هەیە کە وەزارەتی دەرەوە تا چەندە سیاسەتەکانی مەسعود پزیشکیان جێبەجێ دەکات یا لە هەمان سیاسەتەکانی ڕابردووی بەردەوام دەبێت ئایا وەزارەتی دەرەوە ڕاستەوخۆ ویلایەتی فەقیه سەرپەرشتی و ڕێبەری دەکات یاخود ڕاستەخۆ پەیوەندی بە مەسەلەی حکوومەتەوە هەیە کاتی خۆی محەممەد جەواد زەریف کە وەزیری دەرەوە بوو جارێکیان دەستی لە پۆستەکەی هەڵگرت چونکە سەرۆکۆماری سووریا بەشار ئەسەد بانگێشتی ئێران کرابوو لەسەر داوای قاسم سلێمانی لە تاران بوو تەنانەت وەزیری دەرەوەی ئێران محەممەد جەواد زەریف ئەو کاتی ئاگای لەو بانگەشتکردنە نەبوو بۆیە ئەو کات دەستی لە کاکێشا و دواتر بۆ پۆستەکەی گەڕایەوە مەبەستمەوەیە مەسەلەی سیاسەتی دەرەوە پەیوەندی بە سیاسەتی دەرەوە تا چەندە لە چوارچێوەی
ئەمنیدا بەرەوێتەوە ئەگە سیاسەتی دەرەوە ئێران لەو حاڵەتە ئەمنیەتی بوونە دەرباز بێت و لەسەر بنەمای ئەوە بێت کە بەرژەوەندی هاوبەشی پەیوەندی بازرگانی وڵاتان بێت بە دڵنیاییەوە لەگەڵ هەموو وڵاتانی جیهان دەتوانێت و پەیوەندی ئاسایی بکاتەوە پەرەی پێ بدات و هەرێمی کوردستانیش دەتوانێت بە نمونە بێت کە سنوورێکی زۆر درێژی لەگەڵ ئێراندا هەیە و پەیوەندێکی بازرگانی پتەوی هەیە دەکرێت زیاتر بەرژەوەندی بازرگانی و ئابوووریەکان ببنە پێوەرنەک ئەو سیاسەتی کە لەسەر بنەمای ئەمنیەت و ئاسایشی سنوورەکان دامەزراوە. گەلک سپاس ڕێزدار سلێمان تاشان شارازای ئابووریە ئێرانێ ji hewlêrê li gel me bûyî dem baş.